هاچین بزای کەم و کورتی ئەم دێ خەمەکانی ئێوە بخەینە ڕوو بەخێر بێت. ئەلوێ بێسە من بە خێراتنێکی باشە دەکەم دوایی پرسیارە لێ یەکەم بۆ ئێوەش حاڵ و گوزەرانتان چۆنە تۆی جوابم بەرەوە ئەگە بە شیعرەکەەوە تەواو بوو ئەوە جوابەکەی تر خۆ دەزانی دوای بێرە. یاخوا بەخێر بێی برادەری خۆم ئەمە چەند ساڵە ئینتیزاری تۆ، یاخوا بەخێر بێی لادێ وێرانە تۆ خاوەن ماڵی و ئێمەش بێگانە. ئەو ڕۆژە ئێمە بووبین بە قەڵغان ئێوە لە وڵاتان محتاج بوون بۆ نان. ئیسا هاتووی تۆ بۆ سەر سفرەی فڕ چیتە لە لادەی شۆڵ و شەڕووە مژدە بێدە تۆ لادێ وێرانە بێ جادە و مەکتەب بێ خەسەخانە. مناڵی لادێ گەینە سینفی شەش ئیتر لە خوێندن ئەکرێن بێبەش. بڵێ مامۆستا دەلالەت چییە؟ ئەڵێ باوکە ڕۆ دەرماڵەم نییە لا خۆی سەقافەت وا لای خوێنەوار ئەویش بۆ پارە بووە شێت و هار. براکەم لادێ کارەبای نییە عالە مەزانێ خەتای دزیە. ڕۆی تۆ بڵێ بەڕێیسی وڵات لادێ وێران بوو هیچ خەفەت نەخوات. ئەو ڕۆژەی ئەوان بۆیان خواز ئاوات ئەوە هاتە دی با هیچ خەم نەخوات. 78 سەدام تەرحیلی کردین ماڵ و سەروەتی بەتاڵان بردین. 4000 گوندی ئەم کوردستانە کردیە خۆڵەمێژ ئەو بێ ئیمانە. دڵخۆش بووین کەوا بووە ئاوەدان کوا هەڵ بەسووتە و چاژ و ئاوەڵان. تەرحیلی ئەمڕا تەواو وێرانە بۆ مەسوول فکری هەلای گیرفانە. ئەگەر بدەوێ گیرفان بکەی پڕ میلەتی هەژار تەواوەکان قڕ. گیرفان پڕ نابێ ئەوەش بزانە ئینسان تابیعی نەفس و شەیتانە. ئەی هاوار لە بۆ ئەم کوردستانە لادێ وێرانە و شار ئاوەرانە. شۆڕشێکی تر ئەگەر بێتە پێش لادێ نەماوە بۆ لێنێن بڕوێش. زوو دایە هێلکەی بۆ تۆ ئەقوڵان خاوەن ماڵ دۆینەی ئەکرد نۆشی گیان. ئەمانوو شۆڕش بۆ کوردستانە چوزانی شۆڕش هەر بۆ گیرفانە. کاکەی کەمەندان برای شەر و کوێر کێدی وێفشی لە گۆشت بکا بەخێر. برای لادێی تۆزێ بیرکەرۆ گۆژ لە قوردی شێر نایەتە دەرۆ. ئەگەر ئەتوانی بە ڕەنگی شانە نان بەدەست بێنە بۆ مناڵەکانت. وایان فەرمووە پێشینانی زوو مەکەونە دوای کڵاوی بابردوو. یاخوا بەخێر بێ ئەم جاری